إيمان من ببهشت دوزخ بيت چونك ئێستا بیرۆکەیەک يعني بڵاو بۆ تۆ هەندێک ئێڵێن وەڵا بەڵێ ڕاستە دۆزەخ و بەهەشت هەیە بەڵام مەوجودەتان نییە ئێستا بوونی نییە يعني شتێکە خەیاڵیە دەڵێن نا لە عەقیدەی ئەهلی سونە و جەماعە ئەوەیە و ئیمامی تەحاوی لە عەقیدەکەی نووسێتی دەفەرمێ دەبێ ئیمانمان وا بێ بەهەشت و دۆزەخ مەخلووقەتانی مەوجودەتان ئێستاکە دروست کراوە و بوونیان هەیە بەڵگەمان چییە خوای تەعالا فەرمێ ئوعیدەت للمتەقین ئوعیدەت ئیعداد یعنی چی یعنی ئامادە کراوە ئێستا ئامادەیە دروست کراوە نەک بڵێن وڵات دۆزەخش خوای تەعالا ڕۆژێک دێ دۆزەخ فەنائی بەسەرا دێ نامێنێت نەخێر خالدين فيها أبدا أبد الآبدين إنساني كافر بيباور دوزخ بهتا هتا يمنته عقيدة بلام إنساني موحدي مسلماني عاصي بأندازي تاوانكي خوي تعالى سزايدات دعاء دريكاتو بآوي حياة أي شواته جايكاته بهشتو لي خوش بت دعاكم لخوي پروردگار بنوجوانا كان صفات برزكاني رحمن لك وأخيرهم لك ما خيرك والحمد لله وبارك الله فيكم.